سەرۆکی پەرلەمانی کوردستان لە هۆڵی پەرلەمانەوە بۆ شەڕی دژی داعش هێزی ڕەوانەی کۆبانی کرد، بەڵام ئێستا ناتوانێت بۆ پیرۆزباییکردن لە ڕاگەیاندنی هەرێمە فیدراڵەکەیان سەردانی ڕۆژاوای کوردستان بکات. ئەمە یەکێکە لە کاردانەوەی ناکۆکی لایەنە سیاسەکانی هەرێم کە ڕنگدانەوەی لەسەر پارچەکانی تری کوردستان هەیە. ئەم قسانە سەرەتای دەستپێکی گفتوگۆی سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو لەگەڵ نوێنەری کانتۆنەکانی ڕۆژئاوا کە بە مەبەستی پیرۆزبایی سەردانی کردن. کاتێک کە هاوسەرۆکایەتی کانتۆنی جەزیرە هاتنە ئێرە خواستمانەوە بوو کە جەژنی نەورۆزی ئەمساڵ لە کۆبانێ بکەین، بەڵام بەهۆی ڕێگریەکانەوە بەڕاستی نەکرا. بۆیە هەر لێرەوە پیرۆزبایی جەژنی نەورۆز لە گەلەکەمان لە ڕۆژاواکەین، لە ئیرادەکەیەکەین، لە دەسەڵاتەکەیەکەین. بۆیە ئەخوازین هەموو ڕێگرانی کە هەن لە پشتیوانیکردن و هاوکاریکردنی باشوور لەگەڵ ڕۆژاوە کۆتایی پێبێنرێ. شاندەکەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بەبێ بەشداریکردنی فراکسیۆنی پارتی و بەیاوەری ژمارەیەک لە پەرلەمانتاری فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ بوو کە سەرجەمیان سەرەڕای پیرۆزباییکردن لە ڕاگەیاندنی هەرێمی فیدراڵی ڕۆژئاوا ئیدانەی داخستنی سنوورەکانی ڕۆژئاوایان کرد بەڕووی هەرێمی کوردستاندا کە ئەم بابەتەش تەوەرێکی تری دیدارەکەی سەرۆکی پەرلەمان بوو لەگەڵ نوێنەری کانتۆنەکاندا. بەداخەوە یعنی لە ڕۆژی ئەو کۆبوونەوەی لە ڕمێلان بۆ ڕاگەاندنی فیدرالیزم پارتی دەواازەی سێمالکا بینی ڕۆژئاوا و باشوور دایخست. یعنی ئەم دیوە لە دەسەڵاتی ئێمە نییە، دەسەڵاتی پارتیە. اینجا ئێمە نامانەوەی بڵێن ئەمە وەکو هەڵوێستە بوو دژی فیدرالیزم، بەڵام لە عینی ڕۆژی کۆنگرەی ڕاگەیاندنی فیدرالیزم تۆ سنوور دایەخە، ئەمە لە هەڵوێستە چ هەڵوێستی دژی ئەم فیدرالیزمە بەداخەوە. جیاواز لە سەردانەکەی سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕاگەیاندنی فیدراڵی بۆ ڕۆژئاوای کوردستان بووەمایی خۆشحاڵی بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان و ژمارەیەک لە وڵاتیانیش ڕژانە سەر شەقامەکان و ئاهەنگیان گێڕا. سپاسیا سەرۆکا پۆتکەم و یەپەژێ و یەپەکێ گاو چکا فیدرالیزم دەرخست بەمسەر کەتن ئینشەڵا بە دەوڵەتی هەموو دەوڵەت شکەراندن و سپاس وەرە. سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ناوی پەرلەمانی کوردستانەوە پشگیری خۆی بۆ کانتۆنەکانی ڕۆژئاوا و هەرێمی فیدراڵی ڕۆژئاوا دەربڕی، بەڵام هێشتا پشگیری لایەنە سیاسەکانی ناوخۆی هەرێمی بەدەست نێناوە تا جارێکی تر بگەڕێتەوە هەولێر و ئەو قسانەی کە لای نوێنەرانی ڕۆژئاوا کردی لەسەر کورسیەکەی سەرۆکی پەرلەمانەوە بیکات. بابانە نوێرە ناڕتی سلێمانی.